أري 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 حالم فشون هلال شوشوي بمرمي دقي أبروي توشبون رو رو شم قامانه وكو دعاء خوين راوة. بله أي إسا أي أولنية بانجيني وروا أمان مقام نيورو يوارو بياني آياتكاني قرآن أمرو أمان مقام بانگەکانی لە مزگەوتەکانە دێت لەسەر پەیژە و پلیکانەی مقام نووسراوە. تاكيدا هۆماوێنە بەیاتە مثلەن حیجازە زۆری سە لە هونەرمەندان و دەنگبێژەکان کەچی لە بۆ قورئان بێکی بۆ ئاوازەکانی تر زیاتر لەسەر مقامە کوردیەکان کە قەتارە و ئەمە من وتم قەتارە بەرزە بیتەوە ئەبێتە خاوکەر ئەمانەیشە قەتار خۆی گازایە واتە بانگی خەڵکی کردووە بۆ خواپەرستن ئەو سەردەمە هەر خوایەکە بێت دیارە لەو سەردەمە خواکانی زۆر بوونە بەڵام تاکە کەسێکە لە سەرەتای مرۆڤایەتیەوە خوای کردە مەسەلەن وتی دوو خوایە خوای ئاشتی و ئارامی خوای ئەهریمەن کە ئیسەش خوای گەورە و شەیتان اینجا لێرە ئەم ئاوازانە لە زۆربەی لە خۆڕسکەوە سەرەتای ژیانەوە لە کارەساتە مەینەتبارەکان ڕوویداوە و هەمووی بۆ پاڕانەوە بووە هەمووی چی بیپارێزی ئیسەش ئێمە خۆمان ڕۆژانەوەسا ئەپارڕێنەوە خوایە بماپارێزە خوایە لە ئافات لاماندە خوایە توش نەخۆشی و بەڵامانەکەی خوایە مناڵەکانمان بپارێزی دقي رو أريم شواي وارحى رو أري شواي رجبرو بمرم أي خواماني سحر چشکرو أري رو أري أرماني نبو بمرم رو أري حالم فشون هلال شوشوي بمرمي دقي أبروي توشبون رو